لە پێشدا ئەمە خوێندنەوەک لەسەر خوێندنەوەی سەرکردایەتی کورد دەکەین کە چۆن گەیشتە ئەو ڕادەی هەڕەشە چوا بکە باز لە بای کورد بکە باز لە کشانەوە بکە باز لە کۆمەڵێک یان باز هەرشە لەسا ئەو کە بریان پێش جەژنە هەتا پێش جەژنە موچەنێ ئیتر ئەمە مووقفی جددی وەردەگرین حەزەکەم هەڵسەنگان نەکبین هەڵسەنگاندن خوێندنەوەی ما مووقف نییە یعنی ئەوە زۆر جار ئەوەی دووبارە دەکەینەوە دەبی بە هەنوەرگیری ئەو قسە ئەمە تەجروبەی زۆرمان هەیە لەگە سەرکردایەتی خۆمان کە خوێندنەوەی لە بۆ ڕووداوەکانی نێودەوڵەتی و ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان جاروێ ڕووداوەکانی ناوخۆی کوردستان و عێراق دقیق نییە ئەگەر کەم ینی وەسفەتی مؤدەبانە بکەین دەنا وەسفیت کە هەردەگری بە خۆتان شتان زۆر دیتێ بۆ نمونە ئەمە با نەچینە لای هەندە پرسی گەورە کە زۆر باز دەکرێت بەڵام پرسی دەرهێنانی نەوت و ناردنی نەوت و تا دەگاتە ئەوی پێدەگوترێ نەزەری ئابووری سربەخۆ دیتان چ کارەساتێک بەسەر کوردستان داهات پێیز ناکا بیرین کارەساتەکی یەکجار زۆر گەورە بووە زۆر جارت کە هەیە خوێندنەوەی سەرکردایەتی کورد لە بۆ حەدەس دیسان وای کرێ بۆ نمونە سەمەسەن حیزبی بەعس هاتە پێش لەو بابەتەی زۆر جار سەرکردایەتی مە وا تێگەیشتیا جارشکردنەوەی حیزبی بەعس هاتیتەوە چەند ساڵێک لەوە پێشتر و نەشیان شاردیتەوە لەسەر تەلەڤیزیۆنی باسییان کردیا دوایە دەرنەچووە یان جاروەیە باسییان لەوەی کردیە کە ڕووداوەکی زۆر گەورە ڕوودوای ڕووی نەدا ئەگە لە بیرتان بی پێش ماوەک لەوە پێش سەرۆکی حیزبی دەسەڵات سەرۆکەکی گەورە گوتی شەڕەکی زۆر گەورە لە ڕۆژهەڵات ناوەڕاستێ و هیچیش نەبوو ئەگە غەڵەت دونێ وەزیرە چیش دووبارەی کردبووە کە گوت بێ جارە لە ڕۆژهەڵات ناز بەڵام لە عێراق زانی ئەو خوێندنەوانە تۆزە زعیفە ئەما ئەگە لە بیرتان بێ ئەلێرە کە ئەو ئەحداسانە ڕوویدا سەرکردایەتی خوێندنەوەی وابوو کە دیسان سنوور تێکەتی تەمان ئەگە سنوور تێکچی دەرفەتەکی زۆر زێڕینە بۆ ئێمەی کورد بەس بە خەیاڵ نابیار لەو گۆڕی ئەمە لێرە باسمان کۆتمان نا ئەوە ئێمە تێگەیشتنەوە خوێندنەوەوان لە بۆ وەزعی دووەلیبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو حرەکەی ئێستا کە ڕاستی ئەوەی ئاشکرای کرد نەتەنیاهۆ بوو گوتی وەجهی شەرق الئەوسەط دەگۆڕین وتمان ئەوە نییە گۆڕینی سنوور نییە گۆڕینی هاوسەنجی هێزە میزانی قووە ئەویش ڕاستی سەرکەوتوو بوو زانیم زۆر جار حەزم نەکرێ قسەی بکەم زۆر جار لە کوردستان مناقەشەی ئەوەی دێ ئەرێ حەماس سەرکەوتوو یان ئیسرائیل گەلێک پێم عەجیبە مناقەشە لەسەر شتی وا دەکری خۆی دەبی مناقەشە لەسەر حەق و ناحەق بکەی زاڵم و مەزموم ئەوەی بەس مناقەشە چۆن ئەتوو لەسەر سەرکەوتنی حەماسی فەقیر لەناو کونە ئەوەی بی خۆی مات کردبی هەر ئەو لێی بدا ئەو لێی بدا یان حتا کورد ئەتوو لەگە تورکیا چۆن دەبێت و باسی سەرکەوتنی ئەرێپا کەس سەرکەوتوو یان تورکیا چۆن دەبێ ئەو قسە بەس حەق و ناحەق جوانە ئەم دەرێ مناقەشەکە لەسەر حەق و ناحەق بی کە حەماس حەقا حرەکەی کوردی حەقا ئەوانەی داگیریان کردی ناحەقا زاڵم ئەوانن مەزلوم ئەوان ئەوە جوانە ئەو زۆر جوان بەس کو دەبی یعنی خەرچی کورد ئەتوو جێ لەو مەوزوعی ڕاگەرویان باسی ئەوی بکەی وەڵا حەماس سەرکەوتوو بووە یان سەر نەکەوتووە ئەو ناقشەیە مناقشەی نییە تەکنۆلۆجیای ئەوی لەگە تەکنۆلۆجیای دەست حەمازیان تەکنۆلۆجیای دەست کورد گەلک فەرقی هەیە ئەوە ئی سەرکەوتن و ژێرکەوتنی نییە هەردەم ئەوە لە تو دەدا ینی ئەوە شک و گومان لەوەی نییە زۆر پێم عەجیب بوو ئەو مناقشانە بەس خۆش نەبوو باسی بکەین تەمان ئیسرائیل و ئەمریکا ناتۆ زۆر سەرکەوتوو بن ڕاستیەکەی ئەوەی ئێستا وجودیان هەیە زۆر فەرقی هەیە لەگەر 2 ساڵ لەوە پێشتر توانیان وەچی شەرق الئەوسەط زوو بگۆڕن میزانی قووە بگۆڕن توانیان ئەو جەبهەی کە پێی دەگوترێت جەبهەی پاڵپشتی حەماس خراپ تێکی بچین هەر لە حیزب الله تا دەگاتە سووریا دەگاتە ئێران دەگاتە جیهاد هەرچی پاڵپشتیان هەبوو ئەوە ینی بە کورتی هەم بزوتنەوەی ڕزگاری خوازەکان هەم بزوتنەوەی ئیسلامیەکان خراپ تێکشکان بابڕێن حرەکەت جیهادیەکان ئەگەرچی تۆزە چەند ئینتاج هەبوو یان با بڵێن هەرسێ لە
جابهەی ئێرانی جابهەی جیهادیەکان تقریبا لێک نزیک بوون. ئیخوان المسلمین لەوان زۆر لێک نزیک نەبوو بەڵام زۆریش دوور نەبوو لێیان هەر سێلایەن خراپ تێکشکێنە بەڵام دەتوانین بین حرەکە جیهادیەکان تاڕادەیەک هەندێک نمونەی هەیە بەس ئیخوان المسلمین نەیتوانی هیچ نمونەک دروست بکە فەقیری هەر لی درایە زۆر جار هەیە حەماس بە ئیخوان حیسابەکەیان تورکیا ئەوە ڕاستی غەڵەتە ئەو خوێندنەوە هیچ ئەویان نییە ئیخوان نییە ئەو مەوزوعم لەبەرچی هینا پێش لەبەر ئەوەی ئەوە بەشەکە لە پێکێنانی کارتی دەستی هەندێک سەرکردەی کورد ئەو مۆزوعم لە بە هەندێ باس کرد و زۆری درێژە پێ نادەم باسمان لە خوێندنەوەی سەرکردایەتی کوردە ئەمە خوێندنەوەیەک لە بە خوێندنەوەی سەرکردایەتی کوردمان کرد کاتە ئێستا دەتوانین پرسیارەکەی ئاسانتر بکەین برێن سەرکردایەتی ئێمە ئەو کارتانەی لە بەردەستیتی چییە کە توانی هەڕەشە بە بەغدا بکە پێم وانییە خەرچی کورد کەس هەبی پێی خۆش نەبی کە سەرکردەی کورد هەڕەشە دەکە حەزی لێ کارتەکانی بەقووەت بی حتاگە لە بینی خۆشمان ناخۆش بیان لە قسە چی دەکەین لە کۆتاییدا حتمما زۆری حەز لێە سەرکەوتوبی وەچی ڕیفراندۆمی نەبینی یعنی ئەوە ببینی ئەو هەموو هەڕەشە کرا و بەجێ کەس ناکەم دوای لە کاتێک بری دەرگای هیواردامەکەنیان برێ کاکە لە ڕای خوای ئەم پشێمان بوومەوە هەتا ئێستاش ئەوەی سڕی کردیا ڕیفراندۆم حکوومەتی هەرێمی کوردستان ئەنی هەتا و لە حەزێش سڕکرایە کارتەکان ڕاستیەکەی ئەوە مەوزوعات بڕک دەبی بەوردی جێ لێ ڕاگرن کە بزانین ئەو کارتانەتی وە چەندە سەرکردایەتی کورد دەقیق بووە لەوەی کە وە تێگەیشتیە کارتە لە دەستی یەکیان ئەوە خوێندنەوەی سەرکردایەتی کورد ئەوە بووە کە وای زانیا لە ئەوەلی ئەو ڕووداوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕینی سنوورە تەمان ئێستا بەڕێی من وازح دەرکەوت کە گۆڕینی سنوور نییە گۆڕینی هاوسەنجی هێزە لەوەی کارتەچی خەفیفی لە دەستە کەواتە ئەو گۆڕانکاریانە هێشتان کۆتایی نەهاتیە بەڵام ئەوەی ئەوان دەرێن کە شەڕەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان شەڕەکەی لە عێراق ئەوە ئەگەرێکی زۆر زەعیفە ڕۆژ بە ڕۆژ زەعیفتریش دەبی خاستن ئەگەر ئەو قسەم زووتر کرد دەبابی درەنگتر بکەم ئەگەر ڕێکەوتنی ئێرانی و ئەمریکا نزیک بووە بکرێ ئەو کارتە لە دەستی دەسەڵاتی کوردی هەر نامینێ زۆر بەوردی تەماشای بکەن بزان ئەمە شەی دەکەینەوە کارتەکانی دەستی تێ کارتەش کە هەیە زۆر خەفیە زۆر ڕەنگە ئەنگۆ کەس گومانتەن وهات نازانم لە ڕەنگە لە بۆشتان چی بەسێ کارتێک هەیە بەڵام وەڵی متاجرەتی ئەوی یەکەم تاڕادێک دەکرێت شەری بەڵام ئەو کارتە زۆر ناشەرعیە زۆر کارتەچی نیمچە مرتەزەقەیە ئەویش ئەوەیە وەکو برێ پرۆژەیەک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئیمارات و سعودیە و ئوردن و مصر و کۆمەڵک دەوڵەتی عەرەبی پێویستانین ئەیش چۆن گورزی ڕاستەو خۆیان لە ئێران و جەبهەی ئێران و حەماس و حرەکەت جیهادیە ئیسلامیەکاندا دەیانەوێ نەزەریەتیان هەیە تەجفیف اليەنابیع الئیرهاب بوو پێشترێ ئەجارە تەجفیف اليەنابیع الئیخوان بالضبط طبعا لە هیچ جەیەک نەما ئیخوان تەنها لە عێراق ماون لە عێراق لەگە کوردستان ئەگە ئەو دوی لێک جداکەینەوە ئەجە بزانە خۆلە و ئەمە ئەو قسەی دەکەین ئێستامە دەبی دیفاع لە مەزلوم بکەین ئیخوان یەک لەو مەزلومانەیە کە زۆری زوڵم لێکرێ بەڵام یەک لەو استراتیجیە غەڵەتانەی ئیخوان پێی وابوو هەموو دەوڵەتە عەرەبیەکان دۆستن بەس عێراق نەبی ئەگە لە بیرتان لە دوایویش ڕۆژێک لە ڕۆژان وەکو برێ بەیانێکمان نەدیتێ لە ئیخوان مسلمین لە مەرکەزی بابرێ قەزیەی کورد قەزیەکی شەرعیە بابزان نییە لە نەفەرێک تەسریحەشیدا بەڵام ئەوە هیچ ڕەنگە زەڕیشیان نەبوو بی ئەنی وەچی خەڵکی زەڕیان نەبوو بی بەڵام ئەوەیان نەبووە ئەدی ئێستا چ ڕوویدا ئێستا هەند وەکو برێ ئەمەی کوردیان زۆر بە دۆست نەزانی زۆر جار هەیە ئەوەشیان گوتیە وڵا پرۆژەی ئیستیعماری و سەهیۆنی ئەوەشیان گوتیە و عێراقشیان بە دۆست نەزانی ئێستا بەس لەو جێی ماون لە یەک بزانە جاروی ئەنگۆ بەس بیر بکەنەوە ئەنگۆ لە بیرتان دێ سەدام حوسێن شەڕی ئێرانی کرد دروشمەکەی چ بوو دروشمەکەی ئەوە بوو حوڕاستت بەوابەتە شەرقیە یعنی داینا بەس ئەوێ خەتەرە
بیر بکەنەوە کاتێک کە سەدام لیدرا لە هەموو لایەکی لیدرا بەس لە لای ئەوەی گوتی بە وابەت شەرقی لە بەس لەو لێڕا تاری ئێرە ئەمریکا نات بە تاقیتەنها تیاری ئەمریکا لە لای ئێران نادەن لە تورکیا هات لە ئوردن هات لە سعودی هات لە هەمووجی ها استراتیجیەتی غەڵەت یعنی ئەو چی دانابوو چه هاتە پێش بالضبط ئەو نەزەرێژوە ئێستا تەنها لە عێراق و لە کوردستان عێراق ڕەنگە ئەمن قەنەعەتم نییە عێراق بەجێی وڵاتانی خەلیج و ئیسرائیل و ناتۆ بکە ئیخوان مەنع بکە بەس حەز دەکەم کورد سەرکردایەتی ئێستای کورد ئەوەی ئیمامی عەلی وەسفی کردی یەنحەنونە بکولی ڕیاح ینی بە هەموو نزمە بایەکی لاردەبتەوە پێم وایە مەعامەلەی دەکا ئەوەندی ئاگام لێبی ئیمارات با بڵێن هەندێک عائیلەی دەسەڵات لە کوردستان لەگە عائیلەکانی ئیمارات دۆستایەتیان هەیە لەگە عائیلەکانی ئەوەی ئەو قسە زۆر باس کرایە لەبەر هەندێک ئەمن پێشنیاریشم لە بۆ برادرانی ئیسلامی کوردستان کرد کە ئەوەی شمولیەوەی دەکە وتم وام پێ باشە لە پێناوی ئەوەی حەسانەتی وەتەنی لە وەتان بچنە ناو جەبهەیەکی وەتەنی نەک جەبهەی ئیسلامی و وەتەنی بی حەول و تەقەلایەکیاندا بەس دیار بوو ڕێک نەکرد لەوە لێ ئەم پێم وایە کارتی دووەمی دەسەڵاتی کوردی ئەو مەوزوعەیە کە کارتۆکەکە کە تۆتە دەستی کارتەچی گەلێک لاوازە و گەلێک ناشرینشە خەرک کارتەچی وهای بەکاربینی کە برایەکی خۆی لە کوردستان حیزبێکە حولی ئەوەی بدا قیمەتەکی بداتێ و بە قیمەت بیفرۆشتەوە هەندێک دەسەڵاتی عەرەبی ناشرن و ئیسرائیل و ئەمریکا ئەو کارتە ڕەنگە من دەسەڵاتی کوردیم دیتە زۆر جوان معاملەی پێوە دەکەن دەیهێنن دەیبەن گەورەی دەکەن مدەچی دەدەنێ بەڕێی من ساڕونی وە چیت کرد دەبا هەتا ئەو ئەمری جێبەجێ دەکەن و منعیان دەکەن لەو ماوەی دانەوێت ئەو کارتەی بەکاربینن ئەو کارتە دانێ وەکو پارە بەکاری بینن وەکو اقتصاد وەکو معاملات وەکو جێبەجێکردنیش یەک لەو ئیشانە ئەوەی بەرامبەر بەغدایە ڕاستیەکەی کارتەکان هەست دەکەم زۆر زعیفە ئەنگۆش وابزان ئەگە کارتی بکەتان پێشکات لەو دوو کارتەی کام باسم کرد باشە ڕێکەوتنی ئیبراهیمی ئەوەندە قیمەتەی نمایە ئەوە وەلەو ئەو باش و دوایە باسکەن ڕێ خۆی ئاگەتن لێبی ئاینی ئیبراهیمی زۆر مشکلەی نییە ئاینی ئیسلام ئاینی مەسیحی ئاینی یەهودی هەمووی لەگە ئاینی ئیبراهیمی یەکشتە ئەوەی هەیە ڕێکەوتنی ئیبراهیمی ڕێکەوتنی ئیبراهیمی وابزانم نەبیتە کارت لەبەر ئەوەی هەموو ئامادەنا وڵاتانی عەرەبی هەتا سووریای ئێستا تورکیا لە ژێرەوە لەگەدایە ڕێکەوتنەکە یەکشتی تێدایە دافعی سیاسی ئیسرائیل لی دەبتە تەوەر لە دەوڵەتەکی نامۆ دەبتە دەوڵەتەکی سروشتی ینی پێکەوە ئەمە هەموو جێتان لێ نەبوو سووریاش ئەحمەد شەرە گوتی ئێمە لەگەر سووریا لەگەر ئیسرائیل زۆر خاڵی هاوبەش دوژمنی هاوبەشمانی ینی ئەوە هەموو تێدەگەین ئەوە نابتە کارت ئەگەر کەینێ دەبووە کارت چکە لە کوردستانیش مؤتەمەریش کرا مؤتەمەری ئیبراهیمی کرا ئەمە زۆر گرنگ نەبوو یعنی نابت ئەوە قووەتی کارتی ئەوی ئەم پێم شکدێ بەس ئەو دوو کارتی ئەو دوای ئەگەر شتیت کەشتان پێشکات زۆر باش سەرنجامی ئەو وەزعەتی لێدی بۆ خۆ بەو دوو کارتە زەعیفەی تو یەکسەر هەڕەشەی ئەوی بکەی یەکسەر ئەگەر لە بیتەن یەکسەر چوون لە ئەمریکا ئیتفاقێکی غازیان مۆر کرد دووەمینیش هەڕەشەی پێش جەژنی موچەیان کرد یەکەم ئەمە لێرە بڵاو کراوە لە دەستگایستان وازن زۆربەی بینیتان ئەو دوو کۆمپانیایە هەری ئێرە هەری خزمانی خۆمانە لە مێژە لێرە ئیش دەکا ئەوەلی ئینکاریان کرد دوای ئاعترافیان کرد ئۆفیسیان لە ئەمریکانیا دوو کۆمپانیای بێناوبانجی خراپن ئی ئەوەی نینە نفوزیان هەیە بەڵام شتەچیان کردە کۆمپانیایەکی نوێی کەنەدیان هینایە بەڵام هیچ عیلاقی بە وزەینە عیلاقی بە تەصریف هەیە عیلاقی بە نقوت هەیە عیلاقی بۆی هەیە یعنی عیلاقی بە پارە و پول هەیە یعنی هیچ عیلاقی بە وزەنی تەمانەوە ڕاستیان ئەو برادرانەی کە شارەزان لە ئەمریکا شتەچیان گۆ ئەمن خەیارم لە بۆی نەدەچوو نازانم ڕاستیان ئەوە ڕەئیوانە ئەوە ئەمن ئەگە دکتۆر ڕعد شارە زابی نازم لێرەیانە
من شارەزایەوەی گوتیان ئەو مەوزوعە بەوەی دەچی ئەوانش دیار بوو بە تەواقع قسەیان وتیان پێ دەچی تا مادەم 100 ملیارە مۆرکرا ڕەنگە لە 30 ملیار هەتا 40 ملیار پارەسپیکردنەوە بنێردرێت لە بۆ ئەوەی کەنەدا طبعا لەو ماوەی لە نەتیجەی نەدانی موچە قاچاق یەک دنیا شت طبعا ئەوڕۆ هەموو شتێک بۆ ئەوڕۆ جێتان لە مؤتەمەر سەحەفی فراکسیۆنەکانی کوردی بوو ئیشێک بە گۆڕێ وەربووە لە لای سوودانی پێدەچی پارەی باش سەرکردایەتی ئێمە پەیدای کردوی لەوێ سپی دەکاتەوە بەچ جۆرەك نازانم یعنی ئەوە تەوەقعی ئەوان بوو ئەمن لەو مەوزوعی زۆر باشی لێ نازانم بەڵام دەزانم ئەو دوو کۆمپانیایە ئۆفیسیان نییە ئەو شوێنەی کە ئیمزای لێکرا بوو هوتێلەکە ناوی هوتێل هایات زنجیرەك هوتێل لەوەی هەیە ئەو هوتێلیان هەربژار بوو بەرامبەر وەزارەتی توجارەی ئەمریکا هەتا هەندێک مۆزەفیان لەوێ هینابوو لەوێ بەشدار بوون هیچ ئەساسەچی نیە بەڵام یەک شتیان کردیا ئەوجە نازم ئەوە باشە یان خراپە ئەوەی وەتەنی بی و شارزای ئابووری بی تێدەگە بوو ئەوە باجێکی زۆریان لە بۆ ئەمریکادانایە لە ڕێی ئەوەی بەناویتی لەوێ جوندیەکی ئەمریکی متەقاعدە جوندی سەربازە ئەگەتەن لێ سەربازە دیارە لەوێت تەریقەی ئیشکردن وایە ئەو سەرباز هیچ ئاگای لە هیچ نییە بەڵام ماگانە شتێکی باشی دەدرێتێ و لە ڕێوی ئەوە هەنگاوەکی نوێە بازەکە دەدرێت لەبەر هەندێ ئەمریکا یەک دوو جار کە لێیان پرسیان نەک لێ دوانی فەرمی ئەمریکای بی زۆر فەرقیە ئەو دوو مەوزوع کە لێی دەپرسن مەسەلەن کۆنگرێزمانێک لێی پرسی بوو کۆنگرێزمانەکە ئەو پێنج کۆنگرێزمانە کە گروپەچیان هەیە و گروپی دۆستانی کوردی پێدرێن لەکە ئێرە لە بۆ خۆیان سەین و بەینیان هەیە خراپ نییە ئەو گروپە یەکەچیان لە وەزیر خارجی پرسی بوو دوایی ڕوودا و دەچی لە ئەوەی دەپرسی لە سکرتێری وەزارەتی خارجی ئەوی جوابەدا تەبعاً جوابی وازح دیارە ئەوە جوابە ئەو مووقفی ئەمریکای نییە جوابی ئەوە بوو کە ئەو ڕێکەوتنە زۆر باشە و تەبعاً باز لە بۆ ئەمریکای پێی خۆش بەڵام نایە ببتە تەرەف لە ئیشەکەی لەبەر هەندێ هەفتەی ڕابردوو ئاخیر لێ دوانی بەنهێنی کە لە بۆ کوردستان و عێراقی ناردیە دەرێ مووقفی ڕسمی ئەمریکای ئەوەیە ئێوە ئەو کێشەیە لە چوارچەوەی دەستور و ڕێکەوتنەکانتان چارەسەری بکەن دەستور و ڕێکەوتنەکان و محکەمەی ئیتحادیش ئەوەیە تەوتینە بابرین داهاتی ئێرە تەسلیمی بکرێ لەوەی دەردەکەوی کە هەرێمی کوردستان ئەوڕۆ لە فراکسیۆنەکە ژێمەێ ئیلتیزامی نەکردێن نە بە محکەمەی ئیتحادی نە بە محکەمەی پاریس نە بە ڕێکەوتنەکان بەڵام ئەوەش لەلایەکیش دەبێ ئەمەش ئاگامان لێبێ حکوومەتی بەغدا لە بۆی نییە کە لێرە کەتنەک دەکرێ ئەو موچەی خەڵکی ببڕی نابی ئەوەش نەگونجاوە وە قسەش کەش هەیە ڕاستیان ئەو ڕۆژەی لە تەلەڤیزیۆنی DW ئەڵمانیەوی گەورەکە برادرەکی بەرامبەرم لە بەغدای ڕاستی ئەمە مووقفمان لەو جێنە گەلە زەعیفە ئەو شتی بە قووەتی پێ زۆر ئێمە چ بکەین ئەمە سەرکردایەتیمە هەر مووقفیمە زەعیف دەکەن لە هەموو ئیشێکی ئەمە بەس ئەوم پێگوترا کە ئێستا دەرێم زۆربەی زۆری سەرکردەکە گوتم تەبەقەی فاسید یەک تەبەقەیە ئەوان ئامۆزایەکن برایەکن ئەوانەی بەغداش لێرە عەردیان هەیە مەساڵحیان هەیە هەموو شتێکیان هەیە یعنی لێرە ئەوەی یەکن لەبەر چی موچەی فەقیر و هەژار دەبن تەمەن سەرنجامەکەی ئەو هەڕەشانەی سەرکردایەتی کوردی هیچ پێچی بەچی نەکرد ئەو ڕۆوازح بەغدا جوابی داوە کە پێش جەژن موچە نییە حەولماندایە بە قەرز تەبەن ئەگە بە قەرز بدەن بە معنە تا ئەوە تو وەریشت کرد معنە ئەو نامەی ئەو نووسراوەی تەیف سامی ئەوە جێبەجێ بوو مادەم بە قەرزت وەرگرت ئەگە بە قەرز وە ئاهاز دەکەم هەرێمی کوردستانی بە هەموو شتێکی مەمنونە چکە مووقفەکەی زەعیفە دۆڕاوە ئیشەکانی هەمووی لەسەر سەقەتە ئەنگۆ ئاگاتان لێبی یاساکانی کوردستان بدرێنە دادگای بدرێنە ئەوەی زۆربەی زۆری هەردەوشت چەند یاسایە کەڕوەشاوە نیە زەنگە لە عیبەلۆ ئێمەی کورد یاسای دەرکەین لە پەرلەمان دوایی هەروەشێتەوە یعنی قووەتەکەی هیچ نییە یعنی یاسا دانانی یاسا هەندێک ستاندەری هەیە یان لە دنیاە نەمزانیا محکەمە یاسای چاڕۆشانیتەوە لەبەرەوەی عەلاقەل بای ئەوەی دەبی خەڵکە شارەزای لە هەبی بزانانی ئەوە ئەساسی یاسایی هەیە
لە کوردستان سکالایەک لەسا ئەو یاسایە نەکرا هەڵوەشاوە خوا زۆربەی بە خۆشمان کردیتمان زۆربەی زۆری یاسایەکانی کرد ئێستا یاسای قسەکە ناخۆشە تازە هاتو دەیکەم یاسای ئەنجومەنی ئاسایش لە کوردستان هەیە هەر یەکێک بچی سکالا بکە هەڵدۆشێتەوە ئێستا هەر یەکێک بچی سکالا لەسەر حکوومەتی هەرێم لە سێشتی لەسا ئەوەی نییە کۆمپانیایەکان چن بەس برێ حکوومەتی کاربڕێکەر دەتوانی ئیتیفاقی 100 ملیار بکە یارە تەمەشاکە یعنی هەرێمی کوردستان لە چ یان ڕاستی ئەمە بووینە گاڵتەجاری خەڵکی سەرنجامی ئەوە تەنها ئەزیێت و ئازارە لە بۆ خەڵکی کوردستان موچەکەی نایە موچەکەی دەوی بەرزاوتکە ئەوڕۆ مەسەن فراکسیۆنێک لەوێ دەچی ڕزای دەکا سەرۆکی حیزبێک دەچی نامەی دەنێری سەرۆکی حیز بەشکە لە سلێمانی دەرێ ئەمن ئەگا هەر نەبوو ئەم دەست یعنی ها بۆ ڕزاوتکە چەند ناشیرنە ئەوە لە بۆ سەرکردایەتی کورد ینی کەس بە کەس نییە هەڕە شەی دەکەی گەندەڵی ئەوجە دوایێ ئەگەر ئەتوو خەرک ببینی سەرکردا توش وەکو من ژیانت وەکو منە موچەکە وەکو منەوەڵا خەرک ئامادەیە خۆڕاگری 100 ساڵی کەش داوا لە بەغدانەکە بەزە تو لەگە بەغدا وەردەگری ملیاران دۆلار بە دەردی ئەوی ئەو ڕۆگوتیان 10 ملیار دۆلارتان هەبی هەر سەرکردە و لە بۆ خۆت و ماڵ مندار زەنگ چەند عیبە چەند گوناحات و بە خۆت لەو وەزعیدابی و موچە خۆریش بەو شێوازەی ئەزیێت و ئازار بدەی بەم لێدوانی نادروست بە لێدوانی نادەقیق بە خوێندنەوەی ئەحداس بە سەقەتی لەبەر هەندێک ڕاستی ئەوەی دەیبینین حکوومەتی هەرێم لەو هەنگاوش زۆر خراپ وا فەشەل دەینی لەی نەوت نزیکەی 10 ساڵێکی خایەن لەحزەی یەکەم فەشەلی بینابایە لە بۆ خۆی قازانج بوو لە بۆ ئێمەش قازانج بوو نەوتەکانمان وای لێ نەدەهات ئەو هەموو قەرزەمان نەدەکەوتە سەرێ موچە خۆر هەموو 6 موچەی نەدەچوو لە لەحزەی یەکەم بەس ئەوە پێدەچی غازی ئەو جارە لە لەحزەی یەکەم فاشیل بی بەڵام لە کۆتاییەکەیدا ئەحداسی دنیای وایە ئەحداسی شەرق ئەوسەد وایە کە هەرێمی کوردستان پێگەکەی هەر بەقووەتە بەو سەرکردنی ئێمە بە فاولی سەرکردنی ئێمە ئینشاءالله لاواز نابی هەر بەقووەتر دەبی لە کۆتاییدا یەک ئەگەری زەعیفیش هەیە ئەو کارتە ئیلا ئەگەر ڕێکەوتنی ئەمریکا و ئێران سەر نەگری لێدان بی ئەیش لێدانەکە ئاگەتەن لێبی لێدانی ئەوەی کە دانرایە ڕوخاندنی ئێران نییە چکە ڕوخاندنی ئێران زۆری ئیش دەوێ قەراری ئومەم متحیدەی دەوێ هاو پەیمانیەکی نێودەوڵەتی وە 400 دامی نییەوە زۆر گەورەی تێی دەوێ جەنجی جیهانیەکی دێ لەبەرەوە کەس نایکا و ئیشە بەس لێدانی لە نەوەویەکەیە کاتە دیسان ئەو کارتە بە قوێنە بەڵام بە هەر حاڵ ئەگەر لێ بدرێت کارتەکەی ئێستایی دەستی سەرکردایەتی کەمێک زەعیفە بڕک بە قووە دەردەوی دەگاتە ڕەنگە نیو کارتێک هەر ئەمە دێ ئەویش احتیمالێکی زۆر کەمە بەڵام لە کۆتاییدا هەمومان هەر دوعا لە بۆ هەرێم بکەین دوعا لە بۆ سەرکردانە بکەین مێشتیان ساف بیتەوە لە پارە و پول و کۆمپانیا و گەندەڵی بپڕژێنە سەر مەسلحەتی ئەو میلەتەی کە مەجالێکی یەکجار زۆر هەیە ئەمە کوردستان زۆر گەورە بکەین مادەی 140 وەرگرینەوە ئەو حرەکەی قەندیل وا دەکا بوونی تورکیا لە کوردستان نەمینێ کاتە دەرفەتەکی زێڕین لە پێش سەرتا سەری کوردستانە ئەگەر سەرکردایەتی کوردی بڕشی شارەزا هەبی وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه